لە نێوان دوو بیریرتیوازیم ماوەی نێوان هەردوو بیرەکە دەمەترێکە بێت. لەم دۆخی وشکە ساڵێدا بیرێکشان وشکی کردووە و بیرێکشان بەو شێوازە ئاوی لێ دێتە دەرەوە. دیمەنەکانی سەرەوەش جۆگەلەیەکی فراوانی ئاوە کە لە ئەنجامی دروستبوونی ئاوی ئەو بیرەدا پەیدا بووە. لە بەڕێبەراتی پۆلیسی نەوتی گەرمیانین لە سنووری گوندی دێبنەی ڕۆژ ئاوایی قەزای کەلای. دوای 9 ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە بیری ئاوی خواردنەوەی بەڕێبەراتیەکە وشک دەکات. ئەم ساڵ لە نزیکی هەمان بیر دەستیان بە هەڵکەندنی بیری دووەم کرد. دوای هەڵکەندن دیمەنی سەرسوڕهێنەریان بینی و ئاوێکی زۆر بەبێ غەتاس لە بیرەکەوە سەرڕێژ دەبێت و بە ئاسانی بۆیان کۆنتڕۆڵ ناکرێت. بیرمان لەوە کردو بۆ ئەوەی هەڵسین بۆ ئەوەی بیری دووەم لێدەینەوە. ئەو بیرەمان لێداوەتەوە ئێستا ئەوە خۆتانە بین بە چای خۆتان ئاوێکی زۆر باشی هەیە. تەنانەت دوای لێ هاتووە نەک بۆ زیاد لە خۆمان پێویستی زیاد لە خۆشمان هەیە. بگرێمە داوامان کردو لە دەستگاکانی حکومەت نەخۆشخانەی ڕزگاری نزیکە لە ئێمە و مەزارگای ئەنفالەکانی نزیکە لە ئێمە داوامان لێ کردوون ئەگەر بتوان ئەوانی وەکو پێویست ئاوەکە ڕابکێشن ئیسپادەی بۆ خۆیان بێ و ئاوی بیرەکە هێندە زۆرە زەویەکانی خوارەوەی خۆی پاراو کردووە. شوانکارەکانی ناوچەکەش وەک ئەوەی دوو هەنگیان لە دارێکا دۆزی بێتەوە ڕۆژانە ئاژەڵەکانیان دەبەنە ئەو جۆگەلەی کە ئاوی بیرەکە دروستی کردووە و ئاژەڵەکانیانی لێ ئاو دەدەن. ئەگەر ئەو ئاوە نەبێ ئەبێت تەنکەر ئاو بێرین یاین تەنکەری 10,000 ڕۆژانە ئەبێت 4 تەنکەر بێرێ بۆ ئەم 4 ماڵە 4 تەنکەری گەرەکە. ئەی نیشە خۆ دەزانی نە لەوە ڕێنە واریدادی ساڵ حیوانەوە. لە ڕووی زانستیەوە دەمانەوێت بزانین هۆکاری دروستبوونی ئەو جۆرە حاڵەتانە کە لە بیرەکاندا دروست دەبن چییە و شارەزایەکی جیۆلۆجی وەڵام دەداتەوە. ئاوەکە ئەکەوێت نێوان دوو تەبقەوە کە بڵێ ئیمپێرمیبڵ وێڵ واتە تەبقەی سەرەوە خوارەوە ئاوەکە نادەڵێنێ بەڵام ئاوی کە ئەوەی شوێنی کە ئاوەکە خزنە ئەکەوێتە نێوان کاتێک تۆ بیرەکاڵەکەنی لە ژێر زەخت و کاریگەریە ئەو ئاوە دێدە سەرەوە. شێوازی حەوزەکانی گەرمیان کفری باڵێن ناوچەی گەرمیان کەم جارەمەتیان ڕۆدا کە ئاوەکانیان بڵن بیرەکان سەرڕێژ بکرێت. لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا لە گەرمیان 850 بیری قوڵ بە شێوەی فەرمی هەڵکەندراوە و تێکڕای ئاستی ئاوی ناوچەکەش ئەم ساڵ تەنها مەتر و نیوەیەک دابەزیوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.